گشت ئێوارێ لە سنوێرەوە گڕێ ئەتاشێ گشت وەرزێ لە هەورامانەوە دڵوە بەفتێک سەریان لە ئەسمانی ئەم شارە جوانە ومۆفات جوانی ئەمڕۆ یادی 154 ساڵەی یەکەم دامەزراندنی قایم قامێت و ئیدارەی شاری هەڵەبجەیە لە ساڵی 1969 کە فەرمانێک لەلایەن عوسمانیەکانەوە دەرکراوە. بێگومان هەڵەبجە شارێکی زۆر دێرینە، چەندین هەزار ساڵ پێش ئێستا هەبووە، بەڵام ئەمە کراوەتە بنچینەیەک لەبەرەوەی تر دوای ئەوە بژانەوەیەکی بیناسازی و کارگێڕی و ڕۆشنبیری و کولتوری و سیمای بوونە شار دەرکەوتووە بە شارەکەەوە. بۆیە ئێمە ئەم ڕۆژەمان دیاری کردووە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە، وەکو زانکۆی هەڵەبجە، وەکو کەسی ئەکادیمیکە بەشداریان کردو لە دیاریکردنی ئەم ڕۆژەیە. و من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم و ئەمڕۆژ بە جلێکی کولتوریەوە هاتووم و سەروبەستەکەشم زۆر کۆنە بڵین حاجی سەبری خزمی خۆمانە دەستخۆشی لێ یەکەم، یانی بەڵام خوعافیکاوە مردووە دەستخۆشی لە کچەکە یەکەم کە درەخشان یایمێ، بەڵام جلەکانێکی خۆمە و هەمووشی هەر فۆلکلۆری هەڵەبجە و هەورامان و شارە زورە. ئەم ڕۆژە بۆ بنەماڵەی سیانزەماڵە و یاخود بڵین ئەشرافەکانی هەڵەبجە ڕۆژێکی زۆر مێژوویە، چونکە بنەماڵەی سیانزەماڵە دامەزرێنەر و ئاوەدانکەرەوەی شاری هەڵەبجەن. باوباپیرانی ئێمە هاتوون و ئەم شوێنیان ئاوەدان کردوێتەوە، لە شیوەکەڵەوە هاتوون و ئەم شوێنیان پێجوان بووە کە ناوەکەشی بەو ناوە بووە کە ئیتر هەموو لە زاری مێژوو نووسەکانەوە باسی لێکراوە کە ئەڵێن عەجەبجا، ناوی هەڵەبجەشە لە عەجەبجاوە هاتووە کە هاتوون و شوێنەکەیان بینیەوە بۆ سروشتە جوانەوە یەکسەر و توانە عەجەبجایەکە، یعنی شوێنێکی چەندە جوانە. لەوەوە هەساون ناوەکەیان هێنا و بە مروری زەمن مێژوو ناوەکەی گۆڕانکاری بەسەرا هاتووە و بۆ بە هەڵەبجە. باوباپیرانی ئێمە قەرزاری ئەوانین کە توانیویانە ئەم شوێنیان بۆ ئێمە ئاوەدان کردوێتەوە و تایە ئێمە ژیانمان بەسەر بردووە، وەکو ژیانمان بەسەر بردووە فێری ئەنواع و ئەشکال جوان دابوونەریتی ئێمەیان کردووە. لە سەروی هەموویەوە نیشتیمان پەروەری و خیانەت نەکردن بۆ لە نیشتیمان، ئەوە جوانترین شت بووە کە باوباپیرانی ئێمە بۆیان بەجێهێشتوین. شکر بۆخوا هەڵەبجە لە مێژووی دروستبوونیەوە هەتا ئێستا پێکەوە ژیان تایە زۆر جوان بووە. هەر بەو دەلیلەی کاتێکە سەیری دروستبوونی هەڵەبجە ئەەکەین لە دوای مزگەوتی تەکێ چواردەوری کە بنەماڵەی ئێمە بۆ جووەکان هاتوون، کە جووەکان هاتوون لە پەنای ئێمەیان نیشتە جێبوون کە ئێمە مسڵمان بووین و ئەوان جوو بوون، پێکەوە ژیانێکی جوانیان هەبووە و جافەکان بە دوای ئێمە کە ڕەوەند بوون ئەوانیش هاتوون کە شەڕی جوان ڕۆ ئێران سنووری بەڕوە داخستن، هاتن نیشتەجێ بوون کە نیشتەجێ بوون بە سمێکی فراوانەوە هەمدیز بنەماڵەی هەڵەبجە باوباپیرانی ئێمە دەرگایان بۆ واڵاکردن، ئەوانیش نیشتەجێ بوون. ئەمڕۆ مێژوویەکی جوانە بۆ شاری هەڵەبجە لەم ڕۆژەیە کە بووە بە قەزا، بەڵام ئێمە ئەبووە بگەڕاینایەتەوە بۆ پێشتر دروستبوونی هەڵەبجە، چونکە هەڵەبجە چەند سەدەیەک پێش بە قەزابوونی کە ئەم شارە دروست بووەوانە. منیش کەسێکم وەکو شاری هەڵەبجە، وەکو کەسێکی سیانزەماڵە، هەموو کەسێزانێت کە لە هەڵەبجە سیانزەماڵە لەگەڵ کۆمەڵێ تایفەی کە بنیادنەری هەڵەبجە بووە. من ئەم ڕۆژە زۆر بەرزە نرخێنم، ئەدا ئێمە وەکو هی خۆمان ئێرە دەواری سیانزەماڵەیە بە خۆشحاڵیەوە بۆ شارە جوانەکەم هاتوومەتەوە. زۆر دڵخۆشم کە ئەم ڕۆژە پیرۆزە ئەنرخێنم.